سڵاوتان لەبێ من دکتۆرە ماریا لە بەرنامەیەکی تری تەندروستی دیمەن لەگەڵتانم. وەکە زانین دایکان و باوکان هەر لە یەکەم ساتی لە دایکبوونی کۆرپەکان و مناڵەکانیانەوە چاویان لەسەر گەشەی مناڵەکانیانە. با لە تەوەری ئەمڕۆمانە بزانین ئەو کێشانە چین کە ڕوبەڕووی مناڵەکانمانە بنەوە لە کاتی لە دایکبوونیانە. بە میوانداری دکتۆرێکی ئازیز پاش ناوبڕێک ئەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو، ئەمڕۆ بە میوانداری دکتۆر بەهادین قادر پوشێنی خاوەنی بڕوانامەی بورد لە بواری مناڵان و تازە لەدایکبووان و گەشەی مناڵان تەوەری ئەمڕۆتان لەگەڵا تاوتوێەکەین. بەخێر بێ کاک دکتۆر. کاک دکتۆر گەشەی مناڵ بەپێی تەمەنەکان چۆن پۆلێن ئەکرێ؟ با لەوێەوە دەست پێ بکەین. سپاس دەکەم لە سەرەتای لەدایکبوونی مناڵەوە هەتا تەمەنی 18 ساڵ کە عادی ئێمەیە جیاوازێکی زۆر هەیە لە گەشەی مناڵەکان. بۆ نمونە لە سێمانگی یەکەمە بە شێوەیەکی گشتی گەشە خێراترە، لە سێمانگی دووەما کەم بێت یان نەتوانین بڵێن لە شەژمانگی یەکەمە تا ڕادەیەک زیاترە و لە شەژمانگی دووەمی تەمەنا گەشە کەمترە بێتەوە و لە ساڵ بەرۆژوور بە شێوەیەکی گشتی گەشە دابەزێت. بۆیە دایکان ئەبێ ئەوە بزانن یان دایکان و باوکان هەردوو لە ئەبێ ئەوە بزانن مناڵەکەیان لە سەرەتایە گەشەیەکی خێرایی هەیە بە تایبەتی لە مانگی یەکەم یان دوو مانگی یەکەم یان سێمانگی یەکەم. دوا ئەوە هێواش گەشەیان کەمەکات لەبەرەوەی مناڵەکە هێدی جوڵەی بۆ دروستە بێت و شێوازی خواردنی مناڵەکە ئەو کالۆری کە پێویستێتی و ئەو گەشەی کە بۆی دیاریکراوە بەردەوام لە گۆڕانکاریایە. واتە توانین بڵین لەگەڵ سەرکەوتنی تەمەنە زیادبوونی کێشی مناڵ یان گەشەی مناڵ بەردەوام لە کەمبوونەوەیایە. کاک دکتۆر لە تەمەنی مناڵە ینی لە تەمەنی ساواییە ئەو ڕەفتار و کردارانەی ئەو مناڵە چینکە دایکەکەیان باوکەکە پێویستەکە بیزانن بۆ ئەوەی ئەو مناڵە بزانێت کە گەشەی تەواوە، ینی بۆ منە ڕەفتارەکەیان کێشەیەکی نییە لە شێوازی مێشکە لە گەشەی جسمیە لەو بابەتانەیە. هەر لە سەرەتای لە دایکبوونی مناڵەوە ئەبێ باوکو دایکەکە تۆزێ وریابن بە وریاییەوە سەیری ڕەفتاری مناڵەکەکەن، جوڵەی چاوی، جوڵەی هەناسەی، شێوازی شیر خواردنی، شێوازی جوڵاندنی دەست و قاچی، هەموو ئەمانە کاریگەریە بێ. بۆ نمونە چاو ئەوانانی چۆن ئەو کێشانەی سەبوون منە کێشەی چاو چییە، کێشەی ڕەفتارەکانی چین؟ بۆ نمونە ئێمە دایک مناڵمان بۆ هێنێت ئەڵێ لە کاتی شیر خواردنە دایمە چاوی ئەڕوا بۆ سەرەوە، ئەمە نیشانەیەکی خراپە. هەر لە مانگی یەکەم یان دوو مانگی یەکەمەوە هەست بەواکە. بەڵام ئەگەر مناڵێک بە شێوەیەکی گشتی لە دوای یەک دوو مانگ بتوانێت سەیری دایکەکە بکات و چاو بگێڕێت و هیچ پەڵە خوێنێک یان هیچ شتێکی غێر تەبیعی لە چاویا هەست پێ نەکات، هەناسەی تون نەبێ، شیر بە باشی بخوات، خەوی ڕێک بێ، ژوڵەی دەسوقاچی ئاسایی بێ، ئێمە بۆ مناڵێکی ئاسایی بە مەرجێک مانگانە یان چەند مانگجارێک سەردان بکاتەوە و دڵنیا بینەوە لەوەی کە کێش و باڵای لەگەڵ هاوتەمەنەکانیە یان لەگەڵ کێشی لە دایکبوون و خێزانەکەیە هاوتەری بڕوات. دکتۆر ڕەفتار ینی ئەو کردارانی کە دەسوقاچی نائاساییەوە کوچیە بۆی بۆ نمونە دایکان و باوکان ئاگادار بن کە ئەم ڕەفتارە ئەم کرداری ناتەبیعیە و پێویستەکە سەردانی پزیشک بکات. وەکو پێشتر عەرزم کردی هەنێ لە دایکەکانی هێنن ئەڵێن بەردەوام چاوی بۆ سەرەوە کاتێ شیرەخۆ، یان هەنێ لە مناڵەکان لە کاتی شیر خواردنە شینە بنەوە ئەگیرێتە قورگیان، یان کۆمەڵێکی تر لە مناڵەکان بەردەوام جوڵەیەکی هەر بەردەوامی دەست یان چاو یان قاچ یان شوێنێکی هەیە، بۆ نمونە بەردەوام شوێنێکی ئاواکە دەستی ئەجوڵێ یان لێوی بەردەوام جوڵەیەکی تایە، ئەمان نیشانەی گەشکن یان جاری وا هەیە نیشانەی کەمی شەکرن یان کەمی یەکێک لە کانزاکانە کە لەو کاتەیە پێویستی بەوەیە سەردانی پزیشک بکا و پزیشکی پسپۆڕ بیبینێ و چێکی مناڵەکەی بۆ بکاتەوە بزانێ ئایا ئەمە ئاساییە یان ئاسایی نییە. کاک دکتۆر چۆن دایکێک لە ماڵەوە ئەماڵین بۆ نمونە مانگانە سەردانی پزیشک بکات بۆی کە بزانێت گەشەی کۆرپەکەی چۆنە گۆشەی مناڵەکەی چەندێکە، بەڵام تۆ لە ماوەی ئەو مانگەیە ئەو مناڵە لای دایکێتی لای دکتۆرەکە نییە، لەبەرەوە بۆ نمونە لە چ کاتێکا و دایکە بزانێت ئەم مناڵە گەشێکی ناتەبیعی هەیە لە پڕ پێویستەکە پێش ئەوەی موعیدی ئەوەی بێ کە بچێتە لای پزیشکەکە سەردانی دکتۆر بکاتەوە خۆی. ڕاستی ئێستا دنیا تۆزێ گۆڕانکاری تێ هاتووە لەگەڵ لە دایکبوونە پزیشکێکی پسپۆڕی مناڵەکە چێکە کاتەوە لە ڕووی کێش و باڵا و لێدانی دڵ و هەناسە و هەموو ئەو پشکنینە سەرەتایانەی کە پێویستە بۆ یەکە.
و دوا ئەوە پێویستە لە کەمتر لە ماوەی هەفتەیەکە مناڵەکە دووبارە ببیندرێتەوە چکە هەنێ لە جۆری نەخۆشیەکان هەیە لە یەکەم ڕۆژا دەرناکەوێت دوای 2 ڕۆژ دەرەکەوێت دوای 3 ڕۆژ دەرەکەوێت کەواتەمە هەفتەی یەکەم 2 جار پشکنین بۆ مناڵەکە کرد لە هەفتەی یەکەمی تەمەنی مناڵا بێت 2 جار پشکنینی بۆ لانی کەم ئەبێ جاری یەکەم لە کاتی لە دایکبوونا پزیشکێک بیبینێ و لە ماوەی هەفتەیەکە سەردانی پزیشکێکی ترکات جا ئەگەر حاڵەتی مناڵەکە تایبەت بوو بۆ نمونە مناڵێکی نەبەکان بوو یا زەردوویەکی زۆری هەبوو یا نەخۆشیەکی تایبەتی هەبوو پزیشکەکە هەستی کرد کە پێویستەکە دووبارە سەردان کاتەوە جارێکی کە پێڵێ لە ماوەی هەفتەیەکە یا 2 هەفتە یا کاتێکی کەوەرەوە ئەگەر هەموو شتەکانی مناڵەکە ئاسایی بوو پێی ئەڵێ بڕۆ بۆ نمونە دوای مانگێکی کەوەرەوە یا دوای ئەوەی کەوەرەوە لەو فترە زەمەنیە کە لە ماڵەوەیە ئەگەر هەناسەدانی ئاسایی بێت ئەگەر گەشتکە لێی نەیات خەوی ئاسایی بێ شیر خواردنی ئاسایی بێ میز و پیسایی ئاسایی بێ ئێماڵین ئەو مناڵە مناڵێکی ئاسایی و هیچ ترسی ئاساییە کاک دکتۆر شیری قوتو و شیری دایک کاریگەریان لەسەر گەشەی مناڵ چۆن ینی جیاوازیەکان ینی هیچ جۆرە مقارنەیە ناکرێت لە نێوان شیری قوت و شیری دایک یعنی ئەو هەموو لێکۆڵینەوە جیهانیەکان و دینیەکان و عیلمیەکان و هەموو جانیبەکان لەسەرەوەن کە شیری دایک منافەسەی شیری قوتونیە شیری دایک بێڕکابەرە بەڵام لەبەر هەر حاڵەتێک کە بتەوێ عنی شیری قوتوبەی بە مناڵەکە دایکەکە نەخۆشە یا ناتوانێت یا شتێک لەوانە ئەوە جیاواز زاتوانی شیری قوتوبەی بە مناڵەکە ئەگینا لە ڕووی گەشەی مێشکەوە لە ڕووی گەشەی جەستەوە لە ڕووی زیادبوونی بەرگریەوە لە هەموو ڕووەکانەوە پێویست ناکە بڕۆینە وردەکاری ئەوە لە هیچ ڕوویەکەوە جیاوازیەکەیان بەراورد ناکرێت شیری قوتو لە ئەساسا لە شیری مانگا وەرەگیرێ بە شێوەیەکی گشتی بەڵام شیری دایک هی دایکە و لە جەستەی دایکەوە دروستە بێت بۆیە هیچ جۆرە جیاوانی هیچ پێویست ناکە مقارنەی ئەوەکەین بەڕاستی بۆ مناڵ لە کاتێک کە دایکێک شیری خۆی ئاات بە مناڵەکەی ئەڵەن پێویست دەکات ڤیتامین دی لەگەڵا بدرێتەوە بەڵام لە کاتێکە شیری قوتوی ئەیانە ئەڵەن ڤیتامین دی پێویست ناکات بدرێت بە مناڵ جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ئەو قسانەیە یعنی ئەوە لێکۆڵینەوەکان زۆر جیاوازیان سلمانەوە ئێستا زۆرینەی لێکۆڵینەوەکان و لەسەر ئەوەن کە مناڵەکان هەمویان شیری قوتوبێ یان شیری دایک بێ 400 بۆ 500 وحدە یان ئینتەرناشناڵ یۆنت ڤایتامین دی وەرگرن هەنێک لە وڵاتان ئەڵێن پێویست ناکە هەنێک لە وڵاتان ئەڵێن پێویستەکە بە شکڵێکی عام ڤایتامین دی زەرەری نییە بدرێ بە مناڵەکە باشترە لەوەی نەیدرێت هەر هاتی نەسەر باسی ڤیتامینەکان کاک دکتۆر ئەمە شاو بە مشکما بە باسی کەم پێدانی ڕێژەی ڤیتامین کێ لە ڕۆژی لە دایک بوونە ئەمە شتێکی زۆر زەڕورە وا بزانم ینی من وان بیستۆ و واژ لەناو خەڵکا باوە ئەم ڤیتامین کێ بۆچی زەڕورە زۆربەی مناڵەکان کە لە دایکە بن توانم بڵێم ئێستا هەمویان ئیلا لە هەنێ شوێن نەبێ کە زۆر دوورە دەستە یان ڤایتامین کەی نییە لە هەموو عالەمە 1 میلیگرام ڤایتامین کەی بە شێوازی سمت ئەدرێ لە مناڵەکان بۆ ڕێگریکردن لە خوێنبەربوونی داهاتووی مناڵەکە کاک دکتۆر پرسیاری دوای ئەوە لە چه تەمەنێکەوە دەست بکرێت بە پێدانی خواردن بە مناڵ بەڵێ زۆرینەی لێکۆڵینەوەکانی دنیا لەسەر ئەوەن 6 مانگی یەکەم تەنها شیری دایک بدرێ بە مناڵ بازێ لە لێکۆڵینەوەکان باسیەوەکەن لە 4 مانگیەوە ئەتوانی سریلاک دەست پێ بکەی بۆ مناڵ تا 6 مانگی لە 6 مانگی تەواو کرد ئەتوانی هێواش خواردن دەست پێ بکەی بە شێوازێک بە سادەترین نوعی خواردن کە لە وڵاتی خۆمانە زۆرینەی برنجە ئاوی برنجە ئەیدرێ بە مناڵەکە و چەند ڕۆژارێ خواردنێکی بۆ زیا بکرێ هەر کاتێزانی و ئەستیاری کە پێڵێن حەساسیت بە مەوادێک هەیەی ئەو مەوادە بوەستێنیت خوێ و چاوری و شیرینی بۆ گەورە و مناڵ هەر خراپە گەورەکانیش خۆتی لێپارێزی هەر باشترە نەی بە مناڵەکەش باشترە ئەوانە دوژمنی مرۆڤەکانن بە شێوازێکی گشتی پێدانی ئەو بە مناڵ ئەویش عینەن شێواز لە 6 مانگی یەکەمە تەنیا شیرە ئەگەر لە 4 مانگەوە دەسەکرد بە سریلاک ئەو کاتە سریلاکیش بە ئاوی ژیرێتەوە کاتێک کە مناڵەکە 6 مانگی تەواو کرد دەسەکرد بە پێدانی ئاوی برنج و بابەتەکانی خۆراک ئەو کاتە هێواش ئاوی ئەیتێ بە مەرجی ئاوەکە پاک بێ ئێمە تەرکیزمان لەسەر ئاوی کوڵێنراوە واتە سەرەتای لە دایکبوونی مناڵ ئەن تاکو 4 مانگی با بڵێن ئەبێت بەس شیر بخوات بەڕای ئێمە بەس تەنیا پێویستی بە شیرە و هیچی تری ناوێت کاک دکتۆر گەشەی مناڵ چۆن حساب ئەکرێت هەر لە تەمەنی لە دایکبوون و هەتاوەکو گەورە بوون دەستی خۆش بێمە پرسیارێکی زۆر باش زۆرینەی دایکان و باوکان کێشەیان لە گەشەی مناڵە هەیە
ئەتوانم بڵێم زۆرینەی ئەو مناڵانەی یەن بۆ لای ئێمە هەم بۆ نەخۆشخانە هەم بۆ کلینیک ئەو پرسیارە لێماگەن ئایا گەشەی مناڵەکەمان تەواوە ئێمە لێرە جوابەکەمان جیاوازە قەت ناڵین ئەمە مەزبوطە ساسە یا مەزبوط نییە مناڵێکە لە دایکە بێ کێشی 2 کیلۆیە قەت وەک مناڵێ دەرناچێت لە 2 مانگیە کە لە دایکە بێ کێشی 4 کیلۆیە ئەمە هەر لە سفرەوە بۆت باسکەم لە کاتی لە دایک بوون بۆ نمونە مناڵێک لە دایکە بێ لە یەکەم ڕۆژی تەمەنیا 4 کیلۆیە بەڵام مناڵێک لە دایکە بێ لە یەکەم ڕۆژی تەمەنیا کیلۆیەکە ممکن نییە ئەم دوو مناڵە لە 2 مانگیە کێشیانۆکو یەکوابێ ئەمە یەک کاتە ئێمە بێ کێشی لە دایک بوون بزانین ئەمە خاڵێکی گرنگە کە دایک و باوکانە بێت تێبینی ئەوە بکەن. 2 بەرزی باڵا و کێشی دایک و باوک ئەمە هۆکارێکی زۆر گرنگە یعنی مناڵێکی ئەمریکی و مناڵێکی یابانی و سینی کێش و باڵایان وەکو یەک نابێت بۆ نمونە باوکو دایکێک باڵایان 1.50 بە 1.40 ئەوێ مناڵەکەی 1.80 دەرچێ یان بەراوردێکە بە مناڵی دایک و باوکێک کە دایکەکە 1.70 و باوکەکە 1.80 لە هەموو دنیای ئەم بەراوردە معقول نییە بۆ یەکە ئابێ دایکان و باوکان ئەوە بزانن ئێمە پێیانەڵین لەسەر خەتەکەی خۆی ئەڕوا واتە بۆ گەشەی باڵا ئێمە باڵای دایکەکە باڵای باوکەکە حسابەکەین ئەڵین ئەمە باڵای خێزانەکە لە بینەکەیە دەرەچێ بۆ نمونە ئەگەر مناڵێک بێنێ تەمەنی 7 ساڵ بێ ئەبێ حسابی ئەوە بکەین ئەم مناڵە باڵای باوکو دایکی چەنەیە و ناوەندی باڵای باوکو دایکی ئایا مناڵەکە لەو کێش و باڵایە دەرەچێت یا دەرناچێت هەر کاتێک زۆر کەمتر بێلەوە یان زۆر زیاتر بێلەوە ئەمە غێر تەبیعیە بەڵام ئەمە نۆرمەل ڕێنجێکمان هەیە ینی خەتێکی ئاساییمان هەیە ئەڵین لە ناو خەتە ئاساییەکەیە بۆ منە من زۆر ڕۆژ دایک و بابوو مێنێ ئەڵێ دوو تۆ مناڵەکەم بچووکە ئەڵێ مڵە عیبینێ بیبەرەوە تا ساڵی کەمەهێنەوە یا تا 6 مانگی کەمەهێنەوە ئەڵێ ئاخر لە چاو تەمەنەکانیە بچووکە من ئاکەم مەڵێم کە سەیری خۆتەکەم مناڵەکە و عیبینە حتمما کێشان و پێوانەی بۆکەین زۆر کەمتر نییە لە طبیعی و زۆر زیاتریش نییە لە طبیعی لە ناو طبیعیایە دایکێک باڵای خۆی 1.40 ممکن نیە کشەکەی 1.80 دەرچێت ئەبێ خێزانەکان ئەوە بزانن بە هەمان شێوە لە یەکەم ڕۆژەوە هەتا تەمەنی باڵغ بوون تا ئەو ئەخیر تەمەن کە مناڵەکە کێش و باڵای زیاکە ئەمە مانایەوە نییە دایک و باوکەکە ئیهمالیکەن و مانایەوەش نییە هەموو ڕۆژێ لە خەسخانە بن ئێمە ئەتوانم بڵێم زۆرینەی ئەوانەی یەن بۆ لیژنەی گەشتە کە سەردانی خەسخانەی تۆرجان ئەحمەد ڕەشیدی مناڵانەکەن بەشێکی زۆریان پێیانڵێن بڕۆن دوای 6 مانگی کەوەرنەوە دوای ساڵی کەوەرنەوە یان کە بۆ لیژنەی خۆراکیان بە هەمان شێوە پێیانڵێن بڕۆ دوای 6 مانگی کەوەرەوە سەیرەکەی مناڵەکەی زۆر کەم نییە لە چاو کێش و باڵای دایک و باوکەکە یا لە چاو کێشی لە دایکبوونی مناڵەکەیە بەڵام دایک و باوکەکە قەلقن لەسەرەوە بۆ یەکە ئەوە حساباتێکی تایە دایکان و باوکان وەکو پێشتریش باسمان کرد لە سەرەتاوە سەردانێ بکەن و بەپێی 2 مانگ جارێ 4 مانگ 6 مانگ ناو بەناو سەردانی خەسخانە بکەنەوە بۆ چێکردنەوە ئیتر پێویست ناکات لە ماڵەوە قەلق بن لەسەرەوە ئایا کێشی زۆرە یا کێشی کەمە باڵای زۆرە یا باڵای کەمە کاک دوکتۆر ئەکرێت بۆ نمونە کاتێک دایک و باوکێک باڵایان بەرزە بەڵام ئەبینن مناڵەکان لە 5 ساڵی 6 ساڵیە باڵاکی کەمی هەیە ینی خوێن بە تەوەقوعی خۆیان ئەمە بەپێی وەکو خۆمانەڵێن نۆرمەڵ ڕێنجەکان ینی لەو بارە ئاساییانە کەمترە ئەکرێت لەم تەمەنە چارەسەر بکرێ لە یەکەم ڕۆژەوە هەتا تەمەنی باڵغ بوون چارەسەر هەیە بەپێی حاڵەتەکە مناڵی وا هەیە بۆ نمونە لە 3 ساڵی یەکەمە خۆراک زۆر مهمە بۆ گەشەی مێشک و گەشەی مناڵ جۆری خۆراکەکە کابرا فێری کردو بەس ئەندۆمیە هاتێ یا بەس جبسێ هاتێ هەچی تری نایاتێ طبعا ئەمە گەشەی کەمە بێت هیچ جۆرە ڤیتامینێکی نەیاوەتە ئێماڵین لە دایکبوونەوە یا لە فترەی یەکەمی تەمەنەوە با دەست بکا بە ڤیتامین دی و دو ئەوە لە 4 مانگ بەرەوسەر دەستکا بە ئاسن و ڤیتامینەکان بە پێی پێویست ئەم هیچی نەیاوەتێ لە 7 ساڵی هێنێ سەیرەکە مناڵەکەی وەکو مناڵێکی 2 ساڵ وایە ئەمە طبعا دواکەوتووە طبعا لە دواوە بەڵام ئەوەی گرنگە هەر لە 7 ساڵیشا بێ باشترە ئێمە بمانێنن گەشتۆتە 16 ساڵ 14 ساڵ کاتی شوێتی یا کاتی ژنهێنانێتی ئەنجاڵێ باڵای کەمە ئەو تێپەڕیەوە تاوە بەس ئەو مناڵانە ئەڵێن قەلق نەبن دوودڵ نەبن لەسەری کە ناوبەناو سەردانی پزیشکی پسپۆڕەکەن و پێیان ئەڵێت کاکە مناڵەکەتان کێشەی نییە بڕۆ 6 مانگی کەوەرەوە بڕۆ ساڵێکی کەوەرەوە ئەو هیچ کێشەیەکی نییە
ئەگینا هەمانە خۆراکی زۆر کەمە بۆ نمونە کابرای هێنێت تەمەنی مناڵەکە 2 ساڵە تازە 6 کیلۆیە تازە 5 کیلۆیە طبعاً ئەمە کەمە هەر پیان وتووە تۆزەی کە زیاکە پەلەمەکە ئەم مانگە زیاکە شیرەکەی بۆ بگۆڕن باوترین کێشەی ناو خەڵک ئەوەیە نەخۆشیە بۆ لای ئێمە 7 شیری بۆ گۆڕیەوە هەر چۆتە دوکانێ دیدی ئەم شیرەی بۆ بکە بەویان ئەو شیرەی بۆ بکە بەویان بۆ چاکە بێت هیچ پرۆتۆکۆلێکە یان هیچ ڕێنماییەکێک کە دایک بزانێت چ جۆرە شیرێک باشە بەکاری بێنە بۆ مناڵەکە شیری دایک باشترین شیرە تا 6 مانگ یەکەمی تەمەن لە دوای 6 مانگەوە شیری دایک و خواردن باشترین سیستەمی پەروەردەکردنی مناڵە ئەگەر بە هەر حاڵەتێ دایکەکە نەیتوانی شیر با بە مناڵەکە ئەو کاتە لە هەموو عالەما شیری قوتو ئەدرێ بە مناڵەکە ئەویش دیسانەوە بێ دایکەکە تۆ زێوریا بێ دڵنیا بێ لەوەی کە ئەم شیرە ئەکسپایر نەبووە ئەم شیرە بەسەر نەچووە بەعام شیرەکان زۆربەی مادە پێویستەکانیان تایە کواڵیتەکانیان کەمێ فەرقی هەیە با ئێمە نەچین ئەو وردەکاریانەوە بێ بە ڕێکلام بۆ شەریکاتەکان بەڵام ئێمە هەر باسی ئەوواکەین ئەگەر دایکێک 6 مانگ یەکەم شیر با بە مناڵەکەی و دوا ئەوە بە شێوازێکی تەندروست خواردن دەست پێ بکە توانم بڵێم زۆرینەی دایک و باوکەکان کێشەیان نابێ ئەگەر خواردنەکانیان تەندروست بێ بەڵام ئەگەر هەر خواردنەکە بەس جبس و ساردی و ئەندۆمی بێ دڵنیا بە خراپە بێ ئەبێ هەموونەوە خواردنەکانی باتێ بە سیستەمێکی تەندروست کاک دکتۆر خەو کێشەی خەو زۆر زۆرە بە تایبەت لە مناڵی ساوایە کات ئێمەزانین بە شەوانە ینی لە کاتی لای سعات 12 هۆرمۆنی خەو دەرئەدرێ مێشک ئیسراحەتەکە و کاتی گەشەیە ئەو مناڵانی کە بۆ نمونە ساوان و ناخەون هیچ ڕێگەیەکی بۆ ڕێکردنەوەی خەویان سیستمی خەویان ڕێک بکرێتەوە لە سەرەتای تەمەنە مناڵ زیاترین ڕێژەی خەوی هەیە هێواش ئەم خەوەکە مەکاتە وەکو خۆمان نەزانین لە پیریا خەو هەر نامێنێت ئەتوانین بڵین لە بیدایەتی عمرا لە سەرەتایە تا 16 ساعاتیش بخەوێ ئاساییە هەنێ جار تا 20 بخەوێ ئاساییە بەس بۆ شیرپێدان هەستێ و بخەوێتەوە بۆیە گەشەشی زۆر باشە لە دوای ساڵ و 2 ساڵ و ئەوانەوە مناڵ فێری مۆبایل و یاری و ئەم شتانابێ خەوی دابەزێ ئێمە دایمە ڕێنمایی دایک و باوکانەکەین ئەڵێن با لە 9 بۆ 10 شەو بخەون چکە هۆرمۆنی گەشە لە خەوی قوڵ و لە دوای لە ئەتوانم بڵێم لە 10 شەو بۆ 6 بۆ 7 بەیانی لە 9 بۆ 10 شەو لە 6 بۆ 7 بین ئالەو کاتەیە مناڵ زۆر زەڕورە بخەوێ ئەگەر مناڵ خواردنی تەندروست بێ خەوی تەندروست بێ واتە مێشکی ئارامە واتە گەشەی مێشکی باش بێ لەو کاتەیە زیاترین هۆرمۆنی گەشە دەرەدرێ مستحیل لە مناڵەکە کێشەی هەبێ بەس ئەگەر مناڵێک 3 شەو بخەوێت 12 نیوەڕۆ هەستێ حتمما بەشێکی دەردانی گەشەی هۆرمۆنی لەدەست چووە بۆ یەکە واریدە باڵای کەم بێیان گەشەی دوا بکەێت لەم ڕۆژێ ئێستا هەمووی خەریکی مۆبایل هەمووی بە شەو ناخەوێت تا بەیانی و بەیانی خەوێت بەیانێخێت طبعا ئەمە زەرەرە بۆ مناڵەکە و زەرەرە بۆ دایکەکە هۆرمۆناتی مناڵ و دایک و هەمووی تێکەچێت دایک و باوکیش ئەساروان لاتە خۆر مناڵەکەیاتوە بەشێکی ئەنەک بڵین هەمووی بەشێکی زۆری وای لاتوە بەس هێشتا زۆر ماوەتۆ لەوانەی کێن بۆ لا ئێمە و گەشێکی ئاساییان هەیە و خەویان ئاساییە و 9 بۆ 10 شەوە خەون بەیانیان زوو هەڵەسن کە ئەگاتان لە خەوی خۆشتان و مناڵەکانیشتان بێ بۆ هەبوونی تەندروستێکی زۆر باش بۆ هەموو لایەک کاک دکتۆر ئەو نەخۆشیانە بە کورتیش بێ باسی بکەین کە با بڵێن بکوژن ئەگەر لە سەرەتای تەمەنی مناڵەکە ئاگات لی نەبێ ینی چاودێری نەکەیت و ئاگات لی نەبێت لەوە چێ بێتە هۆی مردنی مناڵە ساواکە توانین بڵێن ئەبێ زیاتر لەم ڕۆیە کەم دایک و باوکەکان هەست بە نەخۆشیەکەکەن هەست بە نیشانەکانیەکەن بۆ نمونە دایکەکەیە دەڵێ هەستم کرد کە شیرم ما بە مناڵەکەم گیرایە قوڕگی و شین بۆ ئەو کاتا بێ دکتۆرەکە پشکنینێکی بۆ بکە بزانێ ئایا هۆکاری شین بوونەوەی مناڵەکە چییە دایکەکەی هێنێڵێ هەناسەی توڵە مناڵەکە ئەو کاتا بێ ئێمە بگەڕین بە دوای بزانین هۆکاری هەناسە تونەکەی چییە دایکەکەی هێنێڵێ مناڵەکەم بەردەوامە ڕشێتەوە ئەوێ بگەڕین بە دوای هۆکاری ڕشانەوەکەیە یعنی یەک نەخۆشی تایبەت نییە بۆ نمونە مناڵێک کە زۆر بڕشێتەوە واریدە ڕیخۆڵی گیرابێت سیرەکەی مناڵەکە پیسایی ناکە بەردەوام مەڕشێتەوە سکیە ئاسێمە ڕیخۆڵی گیراوە بۆ نمونە مناڵێک هەناسەی توڵە لەوانێ تووشی ئینتیهابی سنگ بوو بێ لەوانێ شیر پەڕی بێتە قوڕگی لەوانەیە نەخۆشی دڵی هەبێ لەوانەیە ئەنواع لەوانەیە هەیە بۆیە ئەو نەخۆشیانە ئێستا وای لێ هاتووە لە زۆرینەی دنیاە
دکتۆرەکە دیارریەکات ئەڵێ کە مناڵەکە هەناسەی تونە دایکەکە بە زووی ئەیگەێنێتە خستخانە ئەڵێ هەستەکە مناڵەکەم هەناسەی تونە سەریع هەناسایە زیاد لە پێویستە پەڕەکانی لوتی یاریەکە کاتێ هەناسایە ئەو نیشانەی هەناسە ئەمانە نیشانەی هەناسەتونی چونکە چاوی ئەچێ بەرەو سەرەوە کاتێ شیرە بەعام مناڵەکە لە تەمەنی ساواییە هەناسێکی کورت و سەریعی هەیە بەڵام پەڕەکانی لوتی دایمە یاری ناکە بەڵام لێدانی هەناسەی ئەوە سەریع نییە کە نەتوانێت شیر بخۆ بەڵام لێدانی هەناسەی ئەوە خێرا نییە کە شیری خوا یەکسەر بگیرێتە قۆرگی و بڕشێتەوە مناڵێک بە بەردەوامی بڕشێتەوە پێویستە سەردانی پزیشکەکە بۆی بزانی هۆکاری ڕشانەوەکەی چییە مناڵێک هەموو ڕۆژێ چەند جارێک یا لە ڕۆژێکا جارێ دوان شین بێتەوە پێویستە سەردانی پزیشکەکە بۆی هۆکارەکەی دیاریکرێ مناڵێک زۆر قەبزە پیسایی ناکە ئەبێ سەردان بکرێ بزانی ئایا مشکیلە لە ڕێخۆڵەکانایە یا هەر خۆی ئاساییە یعنی ئەتوانین زۆر نەخۆشی زۆر نیشانە باسکەین بەس باکارێ نەکەین دایکان و باوکان بترسن بەردەوام لە نەخۆشخانە بن یا لە کلینیکەکان بن بەڵام هەر نیشانێکی نائاسایی بینی سەردانێک بکات ئەو کاتە پزیشک دڵنیایی ئااتێ ئایا ئەمە سەلامەتە ئاساییە ئەم شتە یا ئاسایی نییە کاکتۆر باسی پیسایی کرا ڕەنگی پیسایی ئەکرێ نیشانە بێ بۆ نەخۆشی هەر کاتێ پیسایی خوێنی تیا بێ ئەمە ئاسایی نییە یا ئەگەر پیسایی زۆر سپی بێ وەکو ئاوی برنج و ئەو بابەتانە ئەمەژ ئاسایی نییە بەڵام ئەگەر تۆزێ ڕەنگی سەوزێکی تۆق بێ یا سەوزێکی کاڵ بێ یا زرد بێ یا شتێ لەوانە بێ ئەم ڕەنگە لای ئێمە زۆر کێشە نییە کاکتۆر ئەجا قسەی ناو خەڵک با باسکەین قسەی خەڵک بۆ نمونە مناڵێک زەردوویەکرێ ئەڵەن سیری پێوە بکە منەوەم زۆر بینیوە یان ئەڵێن بۆ نمونە کە مناڵ لە دایکە بێ ئێمە زین لە ناوسکی دایکە یەکەم پیسایەکە دروستێ پیسایەکی ڕەشە لێگەڵ لە دایکبوونا مناڵەکە یەکەم جارکەیەکە پیسایەکی ڕەشەکە ئەچن شتێک ئەهێنن خار قەمەری پێ ئەڵەن وا بزانم لەگەڵ ئاوایان لەگەڵ شیری دایکەکە تێکەڵەکەن و ئێن بە مناڵەکە بە حساب ئەو ڕەشایە ئەهێنێتە خوارەوە ئەمانە تا چەند ڕاستە خۆی لەم چەند ڕۆژەی پێشووە لە نەخۆشخانەی تۆ جەماع ئەحمەد ڕەشید لە بەشی خۆراک پیاوێکی سووری چاوەڕێیە کردم تا ئەخیر نەخۆش کە لێ بوومەوە وتیان ئەم پیاوە دەمێکە چاوەڕی تۆ وتم فەرموو وتی کاکە من ئەمەوێ ئیتر لەمە بە دوایەوە خوێن گۆڕین و ئەو شتانەتان نمێنێ بۆ مناڵ من زەردوویەکانیان چاکەم مەلعلم ئەو پیاوە خۆی مناڵەکەی نەخۆشی منە چۆن چاکەکەی وتی من لە باوکمەوە بۆم ماوەتەوە نازانم باوکم کە عەمری خۆی کردو توێتی ئەم اختصاصی من بۆ تۆ ئیتر تۆ زەردووی چاکەکەیتەوە چۆن چاکەکەیتەوە تۆزێ سیرە کاتە ملی و نازام شتێکە یا لە گوێچکەی و تفی نازام چی لێکە ئەم شتانە وەلحاڵ زۆر سەرە نێشێنم منیش بردم بۆ ژووری ئیدارە لەگەڵ تۆرپشدەر کە بەڕێوەرمانە دانیشتین و قسەمان کرد کاکە تۆ ئەتوانی چی چاکەیت وەڵام من ئەگەر مناڵێ زەردوویەکەی وتمان باشە ئەو مناڵێکە زەردوویەکەی شانزەیە ئێمە بە تەماین بۆ نمونە بخێنە ژێر لای تۆ ئەتوانی چاکەکەی وەڵام زەمانەت نایە وتمان باشە کاکە ئەمە مناڵێکە 20 زەردوویەکەی تۆ توانی چاکیکەی ئاخر دکتۆر من هەمیم چاکردووە ئێ باشە وتمان ئەگەر ئەم مناڵە چانە بوو زەرەر بە مێشکی گەیی تۆ زەما ئامادەی دوایی داوا لەسەر قەیدکەین باوکەکە بەوەش ڕازی نەبوو ئەی تی من خەڵگەی هێنێ بۆم زەردوویەکەی 7-8-9 دەیە بۆیان چاکەمەوە بەبێ مشکیلە ئێوتمان ئەمە هەر ناوێ بێ بۆ خستخانە هەر داخڵبوونی ناوێ هەر هیچی ناوێ ئێمە بۆ من پێتەڵین 15-16-20 ئەوانە بۆ یەکە ئەو ڕێژە زۆری کە لە کوردەواریە هەیە ماسی زەردی پیشانەیە موروی زەردی پێواکە موروشینی پێواکە گوڵۆپێکی سەقفی بۆ داگیرسێنێ سێنە ئەوگوڵ ئەمانە ئێمە بە عایلەکەڵێن سایکۆسێراپیە یعنی دڵخۆشکردنی دایک و باوکەکەیە خۆی زەردووی شتێکی فیزیۆلۆجیە بە زۆرینەی زۆری مناڵەکان هەر تووشە بن بەشێکی کەمیان نەبێ نەخۆشیە بەشێکی زۆریان فیزیۆلۆجیە ئەکرێ بەرز بێتەوە تا حەدێک دوای خۆی هەر دابەزێتەوە گرنگەوەی لە بەرزترین ئاستیان نەگاتە حەدێک کە زەرەر بە مێشکی مناڵەکە بگەێنێ ئەمە ئەساسەکەیە جا لە کوردەواری ئێمەیە من شارەزای کەلتوری وڵاتەکانی ترنی بەس لە کوردەواری ئێمەیە کابرای هێنێ منەڵێم زەردوویەکەی 7 مناڵەکە وەزنی باشە کامڵە خوێنیان مشکیلەی نییە شیر خواردنی باشە کۆمەڵی فەحسەیە لێیا بەدەست بۆ یەکەین و سێری مناڵەکەکەین کەنێ پرسیال دایکەکەین ئەڵێ نەمە هیچی ناوێت سبەینێ بۆی کەرەوە یان دوو سبەی بۆی کەرەوە ئەبێ و چاودێری بگرێ بۆی زۆر بەرز نەبێتەوە دایکەکە لەو کاتەیە ئەڕوا ئەیخاتە ژێر لای تێکەوە یا موروێکی زەر دەکا بەگوێەوە یا سیرە کاتە ملی یا نازام تفی فڵان کەسی لێ ئەیە ئەم جۆرەشتانەی بووەکە
مەلعلم من پێم نەوتوە ئەم مناڵە و نەخۆشە و دوومە چاودێری کە بۆی زۆر بەرز نەبێتەوە قەدەری خوا مناڵەکە خۆی هەر چاکە بێ زەردویەکەی ئەم مناڵە لەو نەوعی خۆی هەر ناگاتە 14 و 15 هەر ناگاتە 20 هەر ناگاتە ئاسیەوە چاکە بێ وازانێ ئەو چاکی کردووە بەڵام دانەیەکی کە ئەیهێنێتەوە چوە عینە نشتی ئەمی بۆ کردووە بەس ئەم نەخۆ ئەم زەردووی ئەم لەو نەوعی ئەو نییە ئەها کوور دەڵێ لە هەموو هەورێ باران نابارێ ئەم زەردووی ئەم لەو نەوعی ئەو نییە ئیتر ئەم بەرزە بێتەوە ئەگاتە 7 بۆ مانێت وەڵای دکتۆر بوو نەتکرد بۆی خۆ من پێم وتی سبەینێ بۆیکە یان دوو سبەی بۆیکە آخر وڵا لایتم بۆ داگیرسان آخر مورووەکەم لە ئاخر سێرەکەی کار لە کار ترازاوە بۆیە بە بۆچوونی ئێمە و بەڕای هەموو پزیشکانی مناڵان ئەتوانم بڵێم بەپێی هەموو لێکۆڵینەوەکان زەردووی زۆرینەی زۆری زەردووی شتێکی ئاساییە مناڵ توش ببێت بەڵام گرنگەوەیە لە بەرزترین ئاستیا نەگاتە ئاستێک کە زەرەر بە مێشکی مناڵەکە بگەێنێ و لە کاتی زەردووی و چاودێریکردنەکەیە پزیشک بۆی دیارەکە کە ئەم زەردوویە نەخۆشیە یان ئاساییە زۆرینەی زۆی پزیشکان پێڵێن ئەم زەردوویە نەخۆشیە جگەری تەواو نییە خوێنەکەیان بۆ یەک نابێ ئەنواع ئەشکال مشکلە هەیە مناڵەکە التیاباتێکی هەیە ئەم زەردووی تۆ ئاسایی نیە پێویستی بە چارەسەرە هەر لە سەرەتاوام چارەسەرە دەست پێ بکە بەڵام بەشێکی زۆریان ئاساییە ئەو شتەیشی بۆ نەکا هەر چاکە بێت بەس ئیتر ئەو بۆ ئەوەی دڵی خۆی خۆش کات و لەبەرەوەشی هەنێ لە مناڵەکان هەر چاکە بن مناڵەکەی دراوسی لەو نوع زەردوویە بووە هەر چاک بوون من مناڵم بۆ نێ زەردوویەکە حوتە وتم کاکە هیچی ناوێت جارێ بڕۆ ڕۆژی داهاتوو بیکەرەوە ڕۆژی داهاتووی کاتۆ 8 یەتەوەڵێ دکتۆر بەرز بۆت ئەڵم حیچ خۆتێکمێ بڕۆ بەیانی بیکەرەوە طبعا ئەمە هەر نەکار یەکسەر ئاوە بە ئاسایی فەحسێکی مناڵەکە کە ئێمە پێشوەخت پێشۆی بێ لێ پرسین گروپی خوێنی دایکەکە چییە هی مناڵەکە چییە مناڵەکە نەبەکامە یا تەواوە چەند هەفتەی تەواو کردووە کێشی مناڵەکە چۆنە شیر خواردنی چۆنە ینی کۆمەڵێ پشکنینمان هەیە خۆمان بۆ یەکەین و کۆمەڵی پرسیاری شێل دایکەکەی ئەەکەین لە دەرەنجامی ئەمە قرارەین کە لە چەندەم ڕۆژی تەمەنە زەردوویەکەی چەند بێ باشە و چەند بێ خەتەرە 8 بووتمان کاکە ترسی نییە بڕۆرەوە ئەخ دکتۆر زۆر بەرز بۆتەوە قای ناکەم مەترسە ڕۆژی داهاتوو 9 بوو 10 بوو هەر مەترسە ئەگەر ئەمە لایتەکەی بۆدا بنایە وای زانی بۆ دابەزیەوە دوایی ئۆتۆماتیکی دابەزیەوە کە یەک جار هاتەوە حوت و ئەوانە ئیترێ ماڵی نیچی نابێت بەس ئەگەر لایتەکەی بۆدا بنایە یان سیری پێوەکردا یا ماسیە زەردەکە یا گوارە زەردەکە یان ئیتر ئەنواع و ئەشکال شت هەر یەکەی شتێکی بۆکە وای زانی مەسەلەوەی دابەزیەوە بەس نامە شتێکی فزیۆلۆجیە و شتێکی ئاساییە و خۆی مناڵەکە یەکەم جا زەردووەکە حەل ناکات دوای وردە حەلیەکات و کۆتای پێ کاک دکتۆر پرسیارێکی تر گرتنەوەی شیری قوتو ئەو دایکانەی کە ناتوانن شیری خۆیانی بەنەیان بە تێکەڵی ئەیەنە شیری خۆشیان و شیری قوتوش لە هەنە حاڵەتە ئەچن بۆ نمونە لەسەر ئینی شیرەکەی قوتو شیرەکەی نووسراوە تۆ بۆ نمونە 3 ڕقم ئاو یەک کەوچک شیری تێەکەی ئەوانە چند بۆن منە بە 4 ڕقم ئاو شیرەکەی تێکەن یان بە کەمتر بە 2 تێەکەن بە 2 تێەکەن ئەمە چۆن کاریگەری لەسەر تەندروستی مناڵەکە دروست ئەکا پرسیارێکی ماقولە ئەمە توانین بڵێن هەڵەباوەکانی شیرپێدانی دایک بۆ مناڵەکەی کاتێک کە شیری قوتو بەکارەهێنێ جارێکە دوو جۆر کۆمپانیا هەیە لە عێراق هەنێکیان هەیە عیارەکانیان گەورەیە هەنێکیان هەیە عیارەکانیان بچووکە ئەوانەی کە گەورەیە عیارەیە شیر بۆ 2 ڕقم ئاوە ئەوانەی کە بچووکە عیارە بچووکەکان عیارەیە بۆ ڕقمی ئاو دایکەکان نەچن هەنێ جار چیەکەن عکسیەکەن وشتەکە ئەمەیکێکە لە غەڵەتەکان ئەمە بۆ نەوعی شیرەکان بۆ نەوعی مەمەی شیرەکانیش کۆمەڵێکی زۆر کۆمپانیا هەیە ئەمە چەند جارێ داوامان کردو ئەمە ڕێک بخرێتەوە یان چاودێری بۆ بکرێت یان کۆمەڵێک قوتووی شیری عنی ئەوانەی کە مەمە شیرەکان نەهێڵڕێ بێنرێتەوە وڵاتەکەەوە بەڵام بەداخەوە ینی خۆزانی سیستمی وڵات چۆنە خۆی ئەبێ بۆ نمونە کەوتە ڕقمێک سی بێ لە عالەمە بەس لێرە سەیرەکەی کابرا دروستی کردووە لە وڵاتێک ڕقمەکە کەمتری لەوە ئاوەگرێ یان زیاتر لەوە ئاوەگرێ ئەمە یەک کێشەکە مەمەکە ڕقمەکەی غەڵەت بێ دایکەکە بە غەڵەت بیگرێتەوە جاری وا هەیە غەڵەتێکی تریان لەوە ئەوەیە دایکەکە لەم ڕقم 1 بۆ ڕقم 2 ئەچێ نیوەی ڕقم 1 و نیوەی ڕقم 2 تێکەڵەکە عیارێ لە 1 و عیارێ لە 2 علاساس بۆی بە هێواشی لە ڕقم 1 تەحویل بێ بۆ ڕقم 2 مناڵەکە ئەمانە هەموو ئەو کێشانن کە زۆر جار مناڵەکانیانەوە بۆ لای ئێمە یا بە بەدخۆراکی
یا بە گەشتکە یا بە تێکچوونی ئەنواع و ئەشکال مەشاکی لە مناڵەکە دروستەکە چونکە ئەوە بزانە شیری قوتو وەک شیری دایک نییە ڕێژەیەکی محەددی تایە هەم لە پڕۆتین هەم لە چاوری هەم لە سۆدیۆم پۆتاسیۆم هەموو کانزا و ڤیتامینە پێویستەکان بۆ یەک شاوا دروست کراوە تا 6 مانگی یەکەم ڕقەمێ بێ و لە 6 مانگی دووەم ڕقەمێ بێ و بکرێت یەک عیارە لەو شیرە بکرێتە CCC ئاوە یا بکرێتە یەک ڕقم ئاوەوە هەر گۆڕانکاریە لە مەکرا شتە ستانداردەکە تێکەچێت بۆیە بە شیری دایک خۆی بەپێی تەمەنەکان خی گەورە ئەیگۆڕێ لەگەڵ یا مشکیلە نییە و مناڵەکە پێداویستەکانی کامڵەوێ هەر گۆڕانکاریەک لە عیارەی شیرەکەیان بکرێ یا لە زیاد و کەمی ئاوەکەیان بکرێ با ئەمە مناڵەکەم سکیەچە شیرەکەی بۆ خەسکەمەوە یان با ئەڕشێتەوە بۆی خەسکەمەوە یان با بۆی ڕوونکەمەوە هەموو ئەمانە بۆ فترەی درێژخایەن زیان بە مناڵەکە گەێنێت بەڵام ئەکرێ لە 1-2 ڕۆژی ئەوەڵا هیچ ڕوونەیە یا جاری وایە لە هەفتەیەکی هیچ ڕوونایە بەڵام دڵنیا بە بۆ مەودای درێژخایەن هەر زەرد بە مناڵەکە کاتە بە دایکان زۆر ئاگاداری عیارەی شیرەکانیان بن لەگەڵ ڕقەمی ئاوەکە یعنی نابێت تۆ قوتوێک شیر بەکارێنی شەریکێکە بچی قوتوێکی تر بەکاری بۆ قوتوێکی تر بەکاربێنی کە لە شەریکێکی ئەو عیارەکەی بچووکە ئەو عیارەکەی گەورەیە ئەچێ عیاری ئەمە کاتە ناوەوە وەکو بێم باسکردی مەمەی شیرەکانی هەتا ئەمە چەند جارێک داوامان کردووە تکایە وەکو پزیشکانی پسپۆڕی مناڵان هەمومان داوامان کردووە تکایە لایەنە پەیوەندیدارەکان مەمەی شیرەکان ڕێک بخرێتەوە نێڵن هەموو جۆرە مەمەیەک داغڵ بکرێ بۆ چونکە هەنێکیان هەیە قیاسەکانیان تەواو نییە کە ئێمە قیاسیەکەینەوە دایکەکەی هێنێ مناڵەکە مشکیلەی هەیە سۆدیۆمی زۆر کەمەیە دابڵ ئەم پێڵین هایپۆنەتریمیک دیادریش ئەنواع و ئەشکال مەشاکیلی ئەوانە کە سیرەکەی مەمەیەک بەکارەهێنێ خۆی دایکەکە دقیق نییە لە گرتنەوەی مەمەکە هەر ئاوا سیرێکیەکات و عشوایی تەیەکە خۆی ئەوێ دقیق بێ و خەتەی کە بۆی دیاریکراوە تا ئەوە بڕوە دایکەکە خۆی دقیق نییە سیرەکەی مەمەکەش قیاسەکەی غەڵەتە دوو جار بۆ بەغەڵەت جاری وایە هەرسێکیانی تیا کۆ بۆتەوە عیارەی شیرەکەی گۆڕیەوە قیاسی مەمەکەی غەڵەتە خۆشی بە وریایی نەیکردووە خواوەکیلی شیرە ئاوەکەی تێکردووە دوجار کێشە بۆ مناڵە داماوە کە دروستە بێت کە دەسەڵاتی چی نییە کاکتۆرەگەر مەمەی شیرەکان بە میلیلیتر بێ باشتر نییە وەک لە ڕقم بێ ئێمە زۆر داوامان کردووە کە ئەو شتانە بەژێر فلتەری ئێمە بڕوا و چاودێری لەسەر بێ بەس خۆتە زانی سیستەمی ئەم وڵاتە لەو نەوعانیە کە بتوانی بۆ شێوازە کۆنتترۆل بکرێت بۆ یەکە بەداخەوە هەر کەس ڕوایی هێنێت و ئەنواع و ئەشکال قیاساتی غەڵەتی تایە و تا ئێستا چارەسەر نەبوو سپاس کاک دکتۆر بینەرانی ئازیز بڕگەی کردداریمان ماوە پاش ناوبڕەکەەوە گەڕێنەوە لاتان دووبارە سڵاو لە بڕگەی ئێستا
دواتر ئەوەی کە ئێمە بینین لە مناڵەکەیە سەر ڕەنگی مناڵەکە یەکەم جار زرد بووە وەکو لە خوارەوە بە دوور و درێژی باسی زەردوویمان کرد ئەبێ بزانین بڵین گروپی خوێنی دایکەکە چییە گروپی خوێنی مناڵەکە چییە ئەم مناڵە وەکو باسە کرد 36 هەفتەیەواتە نەبە کامە لەگەڵ کێشی مناڵەکە لەگەڵ تەمەنی مناڵەکە بە ڕۆژ زین چەند ڕۆژ یا چەند سەعاتی تەواو کردووە لەگەڵ ئەو پشکنانی کە ئێستا بۆ یەکەین ئەمانە هەمووی ئەین لە یەک پێویستە پزیشکی پسپۆڕ بیبینێت بۆی هەر کاتێک لە هەر تەمەنێکە لە یەکەم ڕۆژەوە هەتا ئەو کاتەی ئەڕاتەوە بۆ لای دکتۆر لە یەکەم سەعاتەوە هەر کاتێک هەستیان کرد مناڵەکەیان زرد بووە پێویستە کا پزیشکی پسپۆڕ بیبینێت چونکە هەنێک کات مناڵ لە پێشە سەرڕوومەتەکانی زەرد دەبێت کاک دکتۆر دوای وردە ئەیا لە چاوە بەشەکانی خوارەوە ینی شەرنی ئەو زەردووی کە لە ڕووی مناڵەکەیە دەرئەکچێ تعبیر بێ بۆ بەرزی ڕێژەی زەردوویەکەی گرنگ نییە زەردوویەکە لەکوێیەتی گرنگ نییە دەرەجەی زەردوویەکەی چەنەیە گرنگ نییە لە چەنەم ڕۆژایە گرنگەوەیە یەکەم جار دایک و باوک هەستیان کرد مناڵەکەیان زرد بووە ئەبێ پیشانی پزیشکی مناڵانی بن بۆی دیاریکە ئایا ڕێژی زەردوویەکەی بەرزە یان نزمە جۆری زەردوویەکەی نەخۆشیە یا ئاساییە ئەمە ئەساسەکەی وەکو لە خوارەوە باسمان کرد کۆمەڵە نیشانە هەیە کە دایک و باوکەکان پێویستەکە بیزانن ئەگەر لە ماڵ و مناڵەکانیان کێشەی هەبوو ئەگە مناڵەکە شین بۆەوە لێوەکانی شین بۆەوە ئەمە ئاسایی نیە و ئەبێ سەردانی خستانە بکە ئەگەر مناڵەکە پەڕەکانی لوتی یاری کرد ئەمە ئاسایی نییە ئەگەر لێدانی دڵی لێدانی هەناسەی عەفو زۆر خێرا بوو ئەگەر ئێستا دیقەت بێ ئەم مناڵە بە ئاسایی هەناسای لێدانی هەناسەی زۆر خێرا بوو ئەو کاتە دیسان پێویستەکات سەردانی پزیشکی پسپۆڕکە ئەگەر هەستی کرد شوێنی دایبیەکەی هەر کوڕ بێ یا کچ بێ شتێکی نائاسایی پێوەیە ڕەگەزی کوڕ و کچێتی دیار نییە دیسانە بێت سەردانی پزیشکی پسپۆڕکە ئەگەر هەستی کرد قاچەکانی مناڵەکە ئاسایی نییە بۆ نمونە ئێمە مناڵمان هەیە قاچی بۆ ناوەوەیە قاچی بۆ دەرەوەیە پەنجەی زیایی هەیە پەنجەی کەمی هەیە قاچی پارچەیەکی پێوە نییە هەر مشکیلەیەکی هەبوو پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕکە بۆ دڵنیابوونەوە و دیاریکردنی جۆری نەخۆشیەکەی و وەرگرتنی چارەسەری پێویست لە جومگەکانیە لە هەر شتێکی مناڵەکەیە هەنێ لە مناڵەکان لە پشتیانە کیس هەیە هەر کاتێک مناڵەکە کیسێک هەبوو لە پشتیە ئەو کاتا بێ سەردانی پزیشکی پسپۆڕکات واتە بە شێوەیەکی گشتی هەر جۆرە کێشەیەکمان هەبوو لە مناڵەکەیە ئەبێ سەردانی پزیشکی پسپۆڕکە ئەم مناڵەی کە ئێستا بەڕێستان هێناوتانە وەکو پێشتر هەنێ زانیاریتان نیاوە بە ئێمە نەبەکامە کێشی لەسەر و کیلۆنیوەوەیە زەردووی هەیە ئەمە پێویستەکە ئێستا پشکنینێکی زەردووی بۆ بکەی بەخوێن ئەگەر ڕێژەکەی بەرز بوو ئەیخەیتە ژێر جیازەوە کوردی خۆمان پێڵێن جیاز خۆی فۆتۆثێراپیە ینی جۆرێک لە لایتی تایبەتە بۆ کەمکردنەوەی زەردووی ئەگەر زەردوویەکەی کەم بوو تەنیا چاودێریەکەین ئەڵێ بڕۆ بەیانی بۆی بکەرەوە یان دوو بەیانی بۆی بکەرەوە بە پێی ڕێژەی زەردوویەکەی ئەگەر شیر خواردنی وەستا شیری کەم خوارد دیسانەوە کاتە نیشانەیەکی خراپ
ئەگەر گەشتکە لێیە ئێمە لە خوارەوە باسمان کرد کە هەنێ لە حرەکاتی جوڵەی جیاوازی مناڵەکان هەیە پێویستەکە دایک و باوکەکان زوو بیگەێنە خەستەخانە. بۆ نمونە ئەم مناڵە خوا نەکردە بە بەردەوامی هەستەکەی ئەم قاچەی بەردەوام ئاوا یاریەکە. بۆ نمونە شت زۆرە بەس من چەند نمونەیەکە پێم ئەمە پێویستەکە سەردانی دکتۆرکە یان ئەم دەسەی بە بەردەوامی ئەلەرزێت. عادەتەن دایکان خۆیان ئەزانن چ جوڵێکی نائاساییە بۆ مناڵەکە. کاک دکتۆر بۆ مەسەلەی ناوک کە خۆی وێڵاشی دایکەکەیە کە بە مناڵەکەەوەن بۆستراوە لە چەند ڕۆژە پێویستەکات ئەم مناڵە ئەم وێڵاشە وشک بێ و فڕێ بات و لە چه حاڵەتێکە نائاسایی و پێویستە پزیشک ببینێ. با ئێمە باسی ئەو مشکیلانەکەین کە دایک و باوک هەیەە لەگەڵ ناوکی مناڵەکە. یەکەم جار پێویستە مناڵ ئەم ناوکە تعقیم بێت ئەم پارچەیە کە پێی ئەبەسرێت. زۆر لە دایکان و باوکان مناڵەکانیان هێنن بە خوێنێک بە لاسیکێک بە پارچە علاگەیەک بە تایبەتی ئەوانەی کە لە ڕێگایە لە دەرەوەی شاریا لە شوێنە لە دایکە بن بۆ بەستویانە بۆیە باشتر وایە بە پارچەیەکی زۆر پاک بێت. ئەمە یەک دوو باقەت ئەم ناوکە نەخەنە ژێردای بێکەوە با دایمەر بە دەرەوە بێت. ئیتر ناوکەکە وەکو کەوتن کێشە نییە لە ڕۆژی یەکەما بکەوێت لە سێم ڕۆژا بکەوێت لە پێنجەم ڕۆژە لە هەفتەیەکە لە دوو هەفتەیە کێشە نییە مادام شتەکانی تری مناڵەکە ئاسایی بێت. ئەمە نەترسی هەیە نە هیچ کێشەیەکی تایە. ئەوەی گرنگە لای ئێمە لە سەرەتایە پاک بێ دوا ئەوە ئەگەر هەستی بە کێم و جەراحەت شتێکی غێر تەبیعی کرد خوێنێکی زۆری لێهات ئەوە قەینا بەس ئەگەر نا بەس ڕۆژانە هەر شتێکی نائاسایی بوو ئەبێ پرسکاتەوە بەس مناڵێک کە ناوکەکەی وشک بێت و جوڵێکی ئاسایی هەبێ هیچ ترسێکی تیانە هیچ پێویستی بە دوودڵی ناکات دایک و باوکەکان لە ترسیان هەبێت لە هی مناڵەکانی. ئەوەی تریان کە ئێمە بۆ مناڵەکەیەکەین کاتێک کە سەردانمانەکە پشکنینە بە سەماعە. ئێمە عادەتەن بۆ ئەم جۆرە مناڵانە دەرەجەی ئۆکسجین لێدانی دڵ بزانی ناوسکی مشکلەیەکی هەیە یان ناقاچەکانی دەسەری دەسی دەمی هەر شوێنێکی کێشەی هەبێ زۆر بەشیان بە سەماعە گوێ لە دڵیانەگرین بزانین ئایا گوێمان لە دەنگێکی نائاساییە بێ یاننا. زۆربەی دکتۆرەکان یا زۆربەی پزیشکە پسپۆڕی مناڵانەکان توانم بڵێم 99% هەر دەنگێکی نائاسایی هەبێت لە دڵی مناڵەکەیە هەستی پێەکەن. بەڵام بەعزی جار بە دایک و باوکەکە ناڵێن چونکە ئەو دەنگە ئاساییە ترسی نییە بازی جایژەڵن چۆ ئیکۆیەکمان بۆ بکە بزانین مناڵەکە و دڵی کونە یاننا یا خەلەلێکی کارەبایی هەیە لە دڵی مناڵەکەیە یان نییە. کاکتۆر زۆر سپاس ئەمڕۆ لەگەڵمانابووی زۆر ئازیەتە کێشە. بینەرانی ئازیز زۆر خۆشحاڵ بووین کە بەردەوام بوون لەگەڵمانە تا ئێستا. زۆر سپاس بۆ نەخۆشخانەی ئاسیا بۆ هاوکاریکردنمان لە تۆمارکردنی بەرنامەکە تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.